بە تورکی بە زمانێکە چارەسەری بەڵام ئەگەر خوێندکار ئینگلیزیەکەی باش نەبوو ئەچێتە دەرەوە وڵات لەوێ ئەگەر پرۆژەکەی چەند باش بێت لە پۆلی 11 کاتێک ئەمانە پرۆژەی خوێندکارێک ئەم خوێندکارە بە ئامادەی پۆلی 12 هەبێت ئەبێ زۆرش بن بۆ پرۆژە سادە ئەی ناتوانانی هەموو شتێک لە مختبەی خوێندگار بکەیت لەبەرەوە پێویستمان بە مختبەرەکانی دەرەنجامێت پرۆژێکمان لە زانکۆی سلێمانی ئەنجامێت واتە بە هاوکاری بە هەردوودا چونکە پرۆژەکان زۆر دیتێڵن زۆر ڕوونە بدرێت لە بەشێکی ترە بەشی چوارەمان بەشانی شەراکەتەوە پێویستە ئیش لەسەر بکەین نەک زیاتر بە قسە سەبارەت بەم پیشنگانی کە کردومانەتەوە ئەلبەتە ئەمانە کۆمەڵە پیشنگایەکن کۆمەڵە شتانێکی زانستین کە لەلایەن خوێندکارەکانمانەوە ئامادە کراوە هەم لە هەڵەبجە و هەم لە شاری سلێمانی واتە لە هەموو قوتابخانەکانمان هەم ئامادەیەکان هەم بنەڕەتیەکان هەم سەرەتایەکانمان و ئەوەی جێگەی سرنجە ئەمەوێ بیڵم ئەوەیە ئێمە وا هەستەکەین کەوا خوێندکاران بەڕاستی بەگشتی توانایەکی باشیان هەیە و ئێمە حەزەکەین ئەو توانایی کە لەم خوێندکارانە هەیە بتوانین دەری بخەین بۆ ئەوەی کەسانی تر بتوانن ئیسفادەی لێ بکەن ئێمە پێمان خۆشە ئەو زانست و زانیارەی کە لە لای ئێمە هەیە هاوبەشی پێ بکەین لەگەڵ هەموو خوێندکارانی ترە لەگەڵ هەموو مامۆستاکانی تری خوێندنگەکانی تریشە منەوە ئەم هاوڕێیان بە تەماین پرۆژەیەکمان دروست کردووە کە بریتە لە گسکێک بەبێ کارەبا کە بە پیر ئیشەکات بە پاتری بەڵام ئێمە شتێکمانەیە کە زۆر مهمە کەمترفێفێ کارەبامان هەیە پانکەیەکی تایە پانکەکە ئاینی بەرەو قژت دێت بەس ئێمە عکسمان کردوتەوە تاکو ئاوا بێت ئەجا لەگەڵ ئەوەشە ئێمە هەن مەسەلەن بیپسەیە خۆی ئەڵێ دەبەکەی سوودی نییە بەس زۆر سوودی هەیە نابێ بیکەیتەوە کە ئەو شتە سوودی نییە ئێستا ئێمە ئەمەمان هەیە ئەمە هەیە کە ئەمە ئێستا ئاوا ئیش دەکات ئەم شتە بچووکانە هەڵدەگرێت لەوە چەپاتیرەکەی زۆر ئیش نەکات لە بەرەوەی هەفتەکەی پێشوو ئێمە شەر ئەم ئیمپۆیەمان کرد یعنی خەڵکی زۆر هاتن وەکو دەزانن شتی گەورە زۆر هەڵناگرێت لەبەرەی ئەمە بۆ شتی بچووک دانراوە بە باتری ئەم باترە لەوە چە بەشی ساڵێکت بکات لەگەڵ ئەوەشدا ئێمە پرۆژەکەمان بە تەماین ئێمە وڵاتەکەمان کە بەم شتە شاد بینەوە هەموو کەسێک دابش بێ لە شتەکانە و پرۆژەیەک دروستکەین بە وڵاتەکە وەکو ممانەزانین لە هەموو مەسنایەک و ڕێستۆرانتێک پێڵێن ئەم فیلتەرە هەیە بۆ یەکە ئەگەر خەباخێکی لەسەر و دانی هەوا پیس ناچێتە سەرەوە کاتێککە دامانە لەگەڵی هاتێکەڵە بێ وشکە بێ لێرەوە کە ئاو هەواکە ئەچێتە سەر و ئالێرەوە هەڵماکە چێتە سەرەوە لەگەڵ ئاوێکی ساردا تێکەڵە بێ کە لەگەڵ یا تێکەڵ بوو ئەتوانین ئاوی پاکی لێ بخۆینەوە